چۆنێتی دابینکردنی خەرجی بۆ سەیران و گەشتەکانمان بە تایبەتیە سا لە وەرزی بەهارین و لەوانەیە خەرجەکان بۆ گەورەکان تۆ زێکەمتر بێ بەس مناڵ داواکاری زیاتریە بێ ئیتر لێ داوای یاریەکە داوای کۆلارەت لێکە داوایشتر لێکا لە سەیرانگاکان بەڵام ئەگەر تۆ تۆزێک کەلوپەر حاوزرکەی لەکە خۆتابی بێ ئەو داواکاریانی نامێنێ جایمە باز لەم تەورەمانەکەین چۆن خەرجەکانمان دابیکەین بۆ گەشت و سەیرانمان کە ئێستا زۆر بەڕێز دکتۆر محەممەد علیمان لەگەڵایە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە دکتۆر سڵاو لێ بێ و بەیانی و باش. بەیانی باش و پێشچی سلااو لە بەڕێست و لە میێنە بەڕێزەکەت و بەیانێکی خۆش و شادی لەو بەهارە خۆشەدا. دەستەکانی خۆش بێ سپاس بێگومان جۆ لە گفتوگۆکانمان بووە با پێش لێ بچینە لای بابەتەکەی بەڕێزێت هەر پەیوەستی شە بە یەکترەوە ئەو دابینکردنی خەرجیە تەنانەت با لە مناڵەکانمانەوە دەست پێ بکەین تا چەند گرنگە بەم شێوازە لەگە مناڵەکانمانە هەڵسو کۆت بکەین تاوەکو توانین لە ڕێگەی خەرجەکانی ڕۆژانەمانەوە زیادەڕۆیی پێوە دیار نەبێ. بەڕاستی مامۆستا بە درێژی باسی مەوزوعەکەی کرد و باشی بۆ چووە بێگومان لە قوتابخانە دەبی دەست پێ بکەین ئێمە لە قوتابخانە قوتابێک لە خوێندکارەکانمان فێر دەکەین کە یەک زایدەن یەک دەکاتە دوو بەڵام قەت فێری ناکەینەوە یەکێک چۆن پێیا بکاو یەکەی تەنیشتی چۆن پێیا بکە تا دەستکەوتەکەی دووبی لێرا دەست پێ دەکرێتن کە ئەو مناڵی کۆت چۆن فێر بکەین لە ددانی شت بگریتەوە بەوەی دوا ڕۆژ سەرمایەکی پێ دروست بکە ئەوانەی هەمووی بۆی دەست پێ دەکات کە تۆ چۆن پەروەردەی دەکەی پارەی پێویست لە کاتی پێویست خەرجکە نەک پارەی ئەو پارێک کە لە دەستبی هەموو کاتێک بە زیادەوە بەبێ پلانێک بەبێ پەروەردەیەکی ڕاست ئەو خەرجێ بکاتن خۆی لە خۆیدا ئەوە کاری بەلای منەوە لە قوتابخانەکان دەست پێ دەکە و ئەوە لەلایەک لە لای دوێمەوە لە لای دایکەوە دەست پێ دەکە لەبەرەوەی منداڵ زیاتر ئیدایکە لەوەی لە لای دایکشە زیاتر لای باوەکبی. جا ئێستا بابینە سەر تەوەرەکەی خۆمان دکتۆر وە بێگومان نەزانین کە ئێستا وەرزی سەیرانە زۆرێک لە خانەوادەکان و خێزانەکان کاتێ ئەچنە دەرەوە لەگەڵ خۆیانە بڕێکی یەکجار زۆر خواردن لە جۆرە جیاوازەکانە بن کەسی وا هەیە ئاژەڵ ئا بە عەرزایی کوژێر قەل ئەبەن و با بڵێن زیادە ڕەویەکی زۆر ئەکرێت بەپێی ئەم بارودۆخی کە ئێستا ئێمە ڕوبەڕوومان بووەتەوە لە ڕووی داراییە دکتۆر چۆن ئەکرێت کە هەم تۆ وابێت چێژ لە کاتەکەت ببینی بەڵام لەگەڵی شێوانە بێت لە ڕووی دارایی و لەودێکی زۆر گوشارێکی زۆر لەسەر کەسەکە دروست بێت. بڵێ بێگومە هەر پێناسەی سەیرانکردنەوەی کە تۆ خۆت و مەنزەرە دۆڵمەکەت و یان مەنزەرە هەر ئەوەی لەبەردەستە ئامادەی بکە لە زیاتی لە ماڵەوە دانیشتبی خۆی لە دەرەوە دی خۆی بەڵام ئەوەی ئێمە دەیبینین نە خێوانە خەزێکی گەلک زۆر بێتام و خۆ نیشاندانە کە زیاتر لەوەی کە بتێژەکەی لێوەگری ئەنی کابراەک دەچیتن نیۆڕۆیەکەی دۆڵمەی دەکات ئێوارەکەی کە باوی سۆر دەکاتەوە دەمینێتەوە لۆ 11 سەل لە نوێ دیساندا دەنیشن مەنزەڵک تەشیر بێدن ئەو ناکەتە سەیران ئەو دەکاتە زیاتر نان خواردن ینی ناندیت چێشتخانە بەڵام چۆن چی دەکرێتن ئەوی دەکرێتن کە لە ماڵەوە کە بڕیادە دەرێ دەرچن بە چەند خێزانێک و هەر خێزانێک ئەرکێکی بکەوتە سەرشانی تۆ خواردنی نێوەڕۆ بکات و ئێوارە بکە ئەوی دیکە چەرەزاتی بینی دیکە دوو بیپسی و دوو قۆدی 2 کیلۆ پاقلاوە بینی وڵای میوانی هەموو پێکەوە دەڕۆن هەر کەسە بە زیادەوە خواردنەکی زیاد دەبە ژینگەکەی پێ پیس دەکات دەرونی خۆی پێ ناشرین دەکاتنەوە هەموو دەخوات و ناتانێستی بجولێتەوە بێ لە بەشدا هەر لەوەی مانەی سەیرانی تێدا نامێت ما سەیران خۆەوە نییە تۆ گەر حەزە لە خواردن لە ماڵەوە بیخۆ سەیرانەوەی تۆ لە شوێنێکەوە بچێ شوێنێکی کە بۆ دڵخۆشکردنی خۆت نەک بۆ تێرکردنی ماعیدە خۆت و خواردنێکی زیاد و بۆ ئیسرافی کە دەیکرێت بە زیادەوە کە هەریش دەستیتەوەس ئەگە سێری شوێنەکەی بکەی شەرم دەکەی کە دەری مرۆڤک لێرە بووە ئەوەندەی خواردووە ئەوەندەی دەرا پشتەکەی خۆی ئەوها باوەڕ کە زۆر جار هەیە هیچ ژانەبەرەوەی ئەوەی ناکەکەوەی ئینسان هەندێک لە ئینسانەکان ناتان بێن هەموو لە سەیرانەکان دەکەن کات هەست بەواکەین کە ئەڕۆین بۆ سەیرانەکەمان بەڵام ئامادەکاریمان بۆ نەکردووە کاتێک کاچینە ئەوێ زۆربەی شتەکانمان بیر چووە لە ڕووی خواردنەوە بێ لە ڕووی پێداویستەکانەوە بێت لەو شوێنەکەیکڕین بە دووقاتی ئەو پارەیە کە من بتوانم لەناو شارەکەی خۆما بیکڕم ئەمە واکە خەرجیەکی زیاترم هەبێت و بتوانم پارێکی زیاتر سەر بکەم تا چەند گرنگە پێش ئەوی من بۆ گەشتەکە خۆم ئامادەکەم ئامادەکاری بکەم چیم پێویستە و چەنە پێویستە بیبەم لەگە خۆمە تاوەکو زیادە ڕۆیتیانە بێ و خەرجەکەش کەمتر بێت.
جەرگەم ئابووری جیهان لەسەر ئەساسێکدا ئەندرەیە کە پێ دەێن ددانت چۆن ئەوەی دەشتێنی کە بەدەستە دەکەوێت نایە لە خواردن لە خواردنەوە لە هەر شتێک بی کەواتە ددانی ماعیدا یەک لە بەشەکانی ئابووری جیهانە پێت دەرێتن ئەگەر دەتو لە ماعیدەی خۆت بگەی لە ددانی خۆت بگەی دەتانی کۆنتترۆلی هەموو بوارەکانی ئابووری ناومالی خۆشت بیکەی بێگومان و ئەگە پلانێکە بیتن لە ئەوروپا لە وڵاتانی ئەوروپی هەر هەمووی بەگشتی 5 ڕۆژیش دەکەوت لە ئەوەی شەوی شەممە لەسەر یەک شەمە بچی لە شوێنێک دانیشی جێوێک بە خۆی دروست کەس وەک سەیرانگایەک بە خۆی دروست بکە کەواتە میزانی یەک هەفتەی دابین دەکەل یەک هەفتەیدا بۆ ئەو سەیرانەی ئەمە سەیرانەکانمان دیارە مانگە کونیوە کە لاوە کەش دەبا هەر دەست پێ دەکە مانگەکانی دیکە سەیرە ناکرێت کەواتە تۆ 12 مانگل لە پێشە بۆ ئەوەی بتانی موچەیەکی دیار بکەی ئەگەر تو لە هەر مانگەچی 20,000 دینار 25,000 دینار 30,000 دینار بەلاوەنەی کە دەگەیە بەهار بێگومان هیچ پێویست ناکەی هیچ تاسیرێکی لەسەر ئابووری مانگانت نابی یان لەسەر ئەو سەرمایە نابی کە لە بەردەستت دەبی بەڵامی مەوانیە مە زیاتر ئەوەیە ئەو پلانە نییە کە تو هەموو ساڵێ یان لە ساڵێکی 2013 وەک سەیرانێک دەرسی پلانەکە لەوەیە کە بڕیارێک درا یاڵە بەڕێکەون هەموو بەڕێ دەکەون و دەڕۆن و تاسی لە میزانەی دەکەم تاسی لە میزانەیە کە خەڵکی قەر دەکە ڕۆژە لە تەلەڤیزیۆنە بەڕێزەکان کابرای گوتی قەرزم کوردی و هاتیمە و تا بش بنەوە سەیرانە دەکەم قەرزش دەکەم بەڵام شتێککە هەیە لە گۆڕێ ئەگەر زانام دەستە بەس ئاوڕێکی پشتەوەی خۆت بدەیەوە کوردستان هەموو سەیرانگەیە کوردستان جوانە وڵاتێکی جوانە خوا جوانێکی زۆر جوانی پێداینە بەداخەوە خەڵکێکی خۆمان هەیە دەچی ئەو جوانی ناشرین دەکە ئەوەی کەلتوری هەیە ئێستا کە دەچیتە سەیران نوێکردنەوەی کاڵچەرێک و کەلتورەکە کە پێشتر ژیانمان وا بووە ئەو جە لە کوردێم ئێستا لە بنم کرێەوە بۆ مناسبەیەک یان بۆ ستۆریۆیەک پێشتر باوکو باپیرامان ئەو جلیان لەبەر دەکرد ئەو ئافرەتەکە لە سەیران و جە لە کوردە جوانەی لەبەر دەکە کە دە جوانی دیکە بە ئافرەتی کوردە بەخشیتن پێشتر ماڵەکان لەبەر دەکرا بەڵام ئێستا ئیمە زیاتر بوویتەوە بۆ نوێکردنەوەی ئەو کاڵچەرە بۆ نوێکردنەوە ئەو کەلتورە لە ناو سەیرانێکدا دەچین نوێی دەکەینەوە خۆی لە خۆی دەکەواتە ئەوەی ئێستا کە لە سەیرانەکان دەکرێتن لە چێژوەرگرتن و لە تامەرگرتن خۆزگە بە خۆزگەیەکی جاران بووە کە خەڵکەکانمان دایکان و باپیرانمان بۆ شێوەی دەژیان ئەمە هێستا دەچین لە ساڵێ جارەگەیان دوجار هەوڵ دەدەین ئەو سەیرانگەیل بە ناوی سەیرانگە ژیانە کۆنەکان بکەین ئەم وای دەبینم دکتۆر ئێمە بابەتێکمان هەیە بەداخەوە تۆزێک بابەتی چاوچاولێکەری لە لای ئێمە لەوانەیە وای کردووە هەندێک لە خانەوادەکان لایەن وایە ئەگەر هەرچەند زیاتر شت لەگەڵ خۆیانە ببن ئەمە باشترە هەندێک جار لەوانەیە ئەگەر ئایلەیەک خواردنێکی بەسیتی خۆی هەبێ بیباتە دەرەوە ئەڵێ ئەگەر کەسێک بیبینێ لەوانەیە بڵێ ئەمە ڕازیلی کردووە بۆیە بەم شێوەیە هاتووەتە دەرەوە ئێمە ئەم کێشە فەرهەنگیەشمان هەیە لە ناو خۆمانە بەڵێ بێگومان باسمان لەوەی کە چاولێکەری نەکات چاولێکەری لە زۆری خواردنەکەیە چاولەکەریش لە شوێنەکەشە خاتون تازە باسم کردم درێم وڵاتی مەوڵاتێکی زۆر جوانە خوا جوانێکی گەلک جوانی پێدایە خوا لە ژێرخانی ئابوووریەکی یاژە ژێرخانێکی گەشت و گوزار و سەیرانگە لە هیچ وڵاتێک لە وڵاتانی دراپشتەوەکی ئێمەدانە بەڵام نوعیەتی خۆمان نوعیەتی تعاملکردنمان لەگەر ئەو زەویە لەگەر ئەو دارێ لەگەر ئەو جیایە لەگەر ئەو شوێنێکە لێدا دەنشین لەوێن دەڕا ئیشکالێتێکی گەلک زۆرمان هەیە منداڵەکان من لە قوتابخانە فێر ناکرێن سەیرانمانایچە منداڵەکانمان لە قوتابخانە فێر ناکرێن گەشت و گوزارمانایچە منداڵەکانمان لە قوتابخانە فێر ناکرێن ژیانیشمانایچە هەموو سەرزەماتی ژیانی فێر دەکەن لە بیرکاری لە کوردی لە زمانەکان بەڵام قەتی فێر ناکرێتن کە گەورە دەبی سەفی شەشە دەستە زانکۆش شەهادەکەش دێنیتەوە نازانی ژیان چییە ژیانمانەی وە نییە تۆ بەس بەیانی هەستی هەوڵێک بدەیت بچێ قوتابخانە یا بچێ وەزیفەی بێەوە ژیانەوەیە تو دەقە لەسەر حسابە سانێ لەسەر حسابە کاتە لەسەر حسابە چۆن دڵت خۆش دەکەی چۆن دەژی مانای ژیان ئەوە نییە ئەتو ڕۆژانە هەستی بە ڕۆتاناک ئەوە دیسان دەگەڕێتەوە سەر پەروەردەکردنی لە قوتابخانەکان لە خوێندکارەکانمان و لە قوتابخانەکانمان قوتابی تێبی تێبگەیەنی مانای ژیان چیە مانای مرۆڤ چیە بۆیە هەموو شتەکانمە بەداخەوە نەکە لە سەیران لە زۆر لاینی دیکەشدا ئیشەکان بە سەقەتی دەکرێت قوتابی هەیە کۆلێژی تەواو کردیا ئێستا وەرەقەت چی بدەبێ شتێکم بۆ داڕێژە
لە سێخەتی پێ نانووسێتەوە بەداخەوە. باڵێ دکتۆر ئەمە بەداخەوە زۆر جار ئەگەر لە خواردنێکیش زیایە بێ بۆ نمونە گۆشتێک ئەمێنێتەوە ئەیەن لە شیش ئەڵێن بیخۆ با نەمێنێتەوە لە کاتێکا کەلانێ ئەگەر ئەو خواردنە ئەو با خەسان نەبێ دابنێن باڵێ بەداخەوەی ئەنی ئەم بابەتەشمان هەیە ئەگەر لانێت تەنانە دای بنێن بۆ ئاژەڵێک وا ئەکات کە ئەوەش بە برسی نامێنێتەوە جا ئێستا ئێمە دیرێکی تری سەیرانیشمان هەیە هەندێک جار کۆمەڵک ئایلە بەیەکەوە ئەچن ئەبینین شتەکان بەیەکەوە دابش ئەکەن ئەم خواردنێک ئەهێنێ ئەو خواردنێک ئەهێنێ ئەم دیوەی سەیرانیشمانەیە کە ڕۆحی هاوکاریش زۆرەکە واشەکان لەو زۆر لەسەر خەیزانەکان نەکەوێت دکتۆر محەممەد بڵێ لێستا باسمان کرد کوردستان کە تۆ هاتیە دەرێ هەل لە شاری هاتیە دەرێت خۆی جوانە پەیام لە سەیرانەکە چیە ئەمە دەبی بزانین پەیام لە سەیرانەکە چیە ئایا کۆمەڵە خەڵکێک هەردەستندا دەنیشن بۆ گفتوگۆکردن و بۆ قسە خۆشکردن و بۆ گۆڕینەوەی ئاڕا تۆ سەیران کە سەیرانێک دەکەی ساعتە و 2 ساعت و 3 ساعت و سەرسانیە سەیران هەیە خەڵک ساهشتی بەیانی چووە دەشتێک هەتەکەواتە چادە 15 ساعت لە دەرێ بووە لە دەرێ بووە بێگومان ئەوە احتیاجاتی مرۆڤ احتیاجاتی بە سەرئا و ئاو هەموو شتێکێک دەبی تۆ کە دەچی 12 ساعت چادە ساعت لە دەرەوە دەبی پێیامەکتەبی بۆچی دەچی ئایا دەچی بەس جوانی وڵات ببینی یان دەچی لەگە برادەکانە دانیشتی گفتوگۆی بکەی یان دەچی خەفەت بدێ دەرا پشتی خۆت و چاولێکەریە دەچی عرضی سیارە جلوبەرگ و زێرت و جۆرە خواردنەکەی سەر سفرەکە دەکەی لێرە پەیامەکە چێ لە سەیران بۆچیە ئەتو بۆچی دەچێت سەیران ئەتو جەنابەت و برادرانی گوێبیستانی ئێستا لە هەولێر لە سلێمانی پارە دەدەن سواری تیارە دەبن دەچنە وڵاتانی دەرا پشت لۆ جوانی دیتن داواتە پارە سەرف دەکەن بۆ ئەوەی بچن شتێکی تازە لە وڵاتان ببینن یان گیان تێرکەین یان زمانیان تێرکەن بە خواردنێک یان چاویان تێرکەن بە جوانیەک تۆ هەموو جوانێت لێرە هەیە دەچی 10 ساعت 12 ساعت 3 ساعت دادەنیشی سوودە وەردەگیرێ نەخێر ئەوەی ئەمە دەبینین خواردنێک تەوانە بۆ خواردنێککە حەزە دەکرێت شاهی یەکا دەکرێتن دەقەت چارێکێک ماندی دەبن بە دەگمەن یەکەچیان دەزانی هونەردۆز دەبیتن دمبکێک دەبەسێت چاگۆرانی دەرێن کەواتە خەرخۆیان کە دێنەوە باوەڕکە ئەوەی دەستە سەیران کە دێتەوە ماندی ترە دڵی خۆش نەبووە لەبەرەوە هیچ سوودی لێوە نەگرتی بۆ چی کردی هاتیە مادی ئەو دەرێتن نیوەیان کە لە سەیران دێنەوە شتەکان لە سیارەش نای نەخوارێ لۆس بدەم لە دەرەچێت تااقەتی هێماندی بووینە باوکەجان تۆ کوێ سەیران دڵت خۆشکەی بەحسێەوە یان چی بەغاردان بێەوە واجبی حەسکەری تێ بۆ بێەوە تۆماندی خۆشتەکەمە بەهاڵەتێکی دکتۆر زۆر باسی واکەین کە بۆ گەشتێک بانجامەگەێنی بۆیە پارێ سەرفەکەین تاوەکو بتوانین هەم خێزانەکەمان هەم مناڵەکانمان لە خوێندنگامان دوو بوون هەم خۆمان لە کاری ڕۆژانەمان دوو بووین بچینە کەشێکی کراو لە ژینگەیەکی کراوەیەک و بەڕێز ئاماژۆپیان لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ خۆی لە خۆیان شوێنێکی گەشتیاریە بچین پشوویەک بین و کاتێکی خۆش بەسەربەری نەکوچین خۆمان ماندوو بکەین کەواتە لێرەوە من پێم خۆشە پرسیارێ بکەم تا چەند گرنگە ئەم گەشتە سوودێکی کەی هەبێ ئەگەر باوک و دایکە بۆ مناڵەکانی هەستی بەرپرسیارەتی لای مناڵەکانی دروستکە ئەم باوکە چۆن مامەڵاکات چۆن شتەکان ئامادەکە دایکەکە چۆن هەوڵەیە لە شوێنەکەی ژەمەکان ئامادەکە و زیادە ڕۆیتیانە بێ ئەمە تا چەند گرنگە بتوانین لە گەشتەکانمانە بۆ مناڵەکانمان هەم بە وێنە بیبینێ کە ئەیکەین هەم بەوە باسکردنیش بیبینێ کە بۆی باسکەین بێگومان ئێستا لە کۆنتترۆلکردنی ئەو کارێک کە دایک بەزەنابتم بۆت منداڵ یعنی دایکی زیاتر ئەو منداڵە چی پێ خۆشە تۆی بۆ حازرکە ئەتو دەزانی ئەو منداڵە تۆ بە خێو کرد دەزان 6 ساڵە 7 ساڵ 8 ساڵ یان 10 ساڵە تەمەنی دەزانی لە جەمەکەی چەندی دەخۆ بۆ زیادەی بۆ دەبی یان بۆ حەزی لە دۆڵمەنیە بە زۆری دۆڵمە پێ دەدەی لێوێ برسی دەمینێت تۆ تۆش دۆڵمە زیادەکەی پەشیوی لە تەنێکی زبری لە تەنەکە خۆڵەکەی دەکەی پیاوەکە حەزی لە چێت تۆ ئەوی بۆ بە یان پێ برێ ئەوی حازرکە کەواتە پلانێکی پێ دەرچوون بۆ ڕازاندنەوەی سفرە نەبی بۆ ڕازیکردن و بە دڵخۆشکردنی خێزانەکە بی کەواتە منداڵ حەزی لە چییە ئەگەر لە ماڵەوەش حازر نەکرا مامنداڵەکانی ئێستا سوپاس بەخوا هەموو بەدل دیلیڤەری دەژین و حەزیان زیاتر لە خواردنی دیلیڤەری و خواردنی فاسپێتەوەوانە زیاترەوەی حەزیان لە خواردنی کەوچەری ماڵەوە بیتن هاکەسە لەوانە بە سندویچێک ڕازەبی بەس تۆ دەبێت بە زۆری کفتە و ساوار و سەر و پێ و گۆشتی دەدەرێ نای خۆمە دێتەوە برسیە کەواتە پلانەکە بەوەی بیتێن من کە دەچم دڵم خۆشکەم بە چ دڵم خۆشەوی مناڵەکانی سەبی بینم لێ ڕۆژ لە سەیرانگای دیتمان تەلەڤیزیۆن زیاتر هەر منداڵێک دانیشتێ بە خەریکی